وتنبويا ما قدرش عم خوزن أهل الخير كسق أو ديبه بيجي منو بيجي تلفون مكن چیرۆکی ماڵی عەبدوڵڵا حسێن کە ئاوارەی ڕۆژئاوای کوردستانن و ئێستا لە شارۆچکەی بازیان لە ڕۆژئاوای شاری سلێمانی نیشتەجێن سەرباری هەموو نامەتیەکانی ئاوارەییان خەمێکی دیکەیان بۆ زیاد بووە ئەویش دیارنەمانی کچێکی تەمەن 27 ساڵانیانە کە مانگێک زیاترە دیار نەماوە مانگێک و 10 ڕۆژ لەمەوبەر لە ڕۆژێکی سارد و باراناویدا عایشە عەبدوڵڵا بەبێ پرس و ئاگادارکردنەوە لە ماڵی خۆیان لە بازیان چۆتە دەرەوە و لەو ڕۆژەوە هیچ هەواڵێکی نییە کە بۆ کوێ چووە ئەمەوتەی باوکی کچێکی تەمەن 27 ساڵە کە 2 ساڵە بەهۆی ئاوارە بوونیانەوە دانیشتووی ناحەی بازیانن و خەڵکی شاری حەلەبن لە سووریا باوکی عایشە دەڵێ بێجگە لە ئاگادارکردنەوەی پۆلیس و ئاسایش تەواوی خزم و ناسراوەکانی خۆشیان لە کەمپی ئاوارەکان ئاگادار کردوتەوە تا ئەگەر سەرەداوێکیان دەستکەوت ئاگاداریان بکەنەوە بەڵام تا ئێستا هەواڵێکی خۆشیان لەبارەیەوە پێنەگەیشتووە هەگەر خۆشە هەگەر مردووە هەگەر چییە ینی بەس ئەم دخوازن ینی مەرە بێژن فلانجیە والله بوو مانگە و دارۆژ ئەم لێ دگەڕن و دیار نییە وەزایمە وەڵی ئەم نەخۆشن ئەم هەموو عایلەگی نەخۆشن بەروێنێ دنێ ساردیە ئەو ئەم دژن نانی شار عدا عجب ماڵادە ئەم نزانن عجب مردوو بووە والله حالیمان نەتەوانە بەپێی قسەکانی دایک و باوکی عایشە دوایەوەی چەند مانگێک پێش ئێستا مێردەکەی جێهێشتووە و گەڕاوەتەوە بۆ ڕۆژئاوای کوردستان باری دەرونی کچەکان ئاسایی نەماوەتەوە و بەڕوونی ئەمەی پێوە دیار بووە بەڵام لەو باوەڕەدا نەبوون کە بەم جۆرە سەری خۆی هەڵبگرێت و ماڵەوەیان ئاگادار نەکاتەوە دوای تێپەڕینی مانگێک خێزانەکەی عایشە لە ماڵێکی سارد و سڕدا و بە دیار زۆپایەکی بچووکەوە هەمیشە چاویان لە دەرگای حەوشەکەیانە تا جارێکی تر کچەکەیان ببیننەوە وارو قاوقي نفروني خسر حيترو تشكر جور خوني وشو وتنبويا ما قدرش عم خوزن أهل الخير كسق أو ديبه بيجي منو بيجي تلفون مكن هەر کەس و کارەکەی عایشە نین کە تا ئێستا نەیانتوانیوە سەرەداوێکی دیارنەمانی ئەم کچیان دەست بکەوێت هێزانەکانیش دەڵێن سەرباری هەوڵی زۆر بۆ دۆزینەوەی عایشە بەڵام هێشتا هیچ هەواڵێکیان دەست نەکەوتووە پۆلیسی سلێمانی لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیان دوای ئاگاداربوونیان لە دیارنەمانی عایشە بازگە و بنکەکانی خۆیان لە دەڤەرەکە ئاگادار کردووەتەوە کە سۆراغی بکەن پەڕاوی لە کۆڵینۆمان بۆ کردووە بەوێنە گشتاندنمان بەسەر هەموو بازگەکان ناکردووە هەولێر و دوهۆک نوسخە چوە بۆ ئەو شوێنانە کە ئەم ئافرەتەون بۆ بە مواسەفات بەڕەسم لە ئێستادا لێ کۆڵینۆش لەو دۆسیا بەردەوامە تا ئێستا هیچ زانیاریک نییە هەرچەندە پۆلیسی سلێمانی ئامار و ژمارەی تەواوی لانیە بەڵام دەڵێ لەم ساڵدا ڕێژەی ونبوون و دیارنەمان بە بەراورد بە ساڵانی پێشوو زیادی کردووە کە بەشێکیان بەهۆی کۆچکردن بووە بەرەو وڵاتانی ئەوروپا ئەوەت مەحمودیان ئارتی ناحەی بازیان